ناڵانی غەزە فێریان کردین کە مقاومەیەکێ مقاومەی درۆ، مقاومەی مزەیف، مقاومەی شۆبیسنس کە تەنها بوون بە قەڵغانێک بە دەوری ئیسرائیلەوە. ئەوان ئەپارێزن دەرکەوت کە لە کاتی تەنگانگە و ناڕەحەتیە ئەمانە هیچیان لە بارانیە، تەنانەت قسەشیان پێ ناکرێ حەق بگەێنن. ناڵانی غەزە فێریان کردین کە ئەو ئیعلامەی کە دژی موسڵمانان تا ئێستاکەن ئەگوزەرا ئەکرێ بە واقعی حاڵ پێچەوانە بێتەوە و عەتفی کۆمەڵی خەڵک بجوڵێنێ و وەلائێ دروستکا بۆ هەموو موسڵمانان کە تەحملی ئەو وەزعە نەکرێ لەلایەن دڵی ڕقی کابرایەکی عەلمانی بێدینیشەوە نەتوانێت تەحملی ئەو مەنزەرانە بکات و هەستکا فیعلەن موسڵمانان هەتا ئێستاکەنا مەزلوم بوون بەڵام کەس نەبووە دەنگیان بگەێنێ. ئێستاکەنا بە دەنگی هاوار و تەکبیری مناڵێک نەگریانەکەی ئەم هاوکێشانە گۆڕا و ئەم ئیعلامانە هەمووی هاتنەوە سەر خەت بەجارێکی تر حەق و ڕاستیان بۆ دەرکەوت.